سڵاتان لێبێت و بەیانیتان باش لە هەرکوێکن لەشتان ساغ بێت تەندروست بن دڵتان خۆش بێ و ڕۆژێکی نوێتان دەست پێ کرد بێت بە پڕ لە وزەبوون و پڕ لە شادی و خۆشی بوون. هیوادارم کە لە هەرکوێکن ئێستا بەدیات پرۆگرامی بەیانی 24 ئەم یا کاتژمێرە لەگەڵمانە بن چکە بابەتی زۆر تایبەت و سەرنجڕاکێشمان بۆتان ئامادەکرد و بەیانی تۆش بەیانی باش سۆڤان بەیانیتان باش وەکوی سۆڤان وتی کۆمەڵێک پڕگە و بابەتی جیاوازمان ئەمڕۆ هەیە بابەتەکان بەشێکیان پەیوەندی بە تەندروستی و بە هۆشیاریەوە هەندێکی دیکەمان تێکەڵەیەکە لە کللتور و لە مێژووی کوردی ئەمانە هەمووی باز دەکەین و میوانی تایبەتمان دەبێت لەسەر هەندێک لە تەوەرەکان بۆی بتوانین زۆرترین زانیاری بگەین. بەڵێ جا ئەمەوێت ئەمڕۆ بینەرانمان ئاشنا بکەم بەو هەکبەیە کە ئەم بەیانیە لە کوردستان 24 بۆیەوە ئامادەکراوە لە پرۆگرامی بەیانی 24 من و هاوکارم هەکار ئەو بابەتانەتان بۆ دەخێنە ڕوو کە ئەمڕۆ لە پرۆگرامی بەیانی 24 ئێوە بینەری ناو نیشانەکان ببینین. لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی بە تامەزرۆیەوە دەچنە خولەکانی فێربوونی زمانی کوردی خۆیان فێرە ڕێنووس و ڕێزمانی کوردیش دەکەن. ئەمە سۆرانە کە کۆڕێکی شعری بۆ 14 شاعیر لە سەرانسەری کوردستان تێیدا بەڕێوە چوە ئەمیش ئەو بابەتە ئەدەبیەیە کە هەمانە ئەمڕۆ. چۆنیەتی مامەڵەکردن و بەرگرتن لە کارەسات و ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە ماڵ و لە شوێنە گشتیەکان ئەمڕۆ قسە و باسی لەسەر دەکەین. یەخوا هەموو لایلەی بە دوور بن. زۆر خەممانە کە چای منداڵەکانمان تووشی کێشە نەبێت بە تایبەتی زۆرێک لە منداڵان لەدای لەدایکبوون تووشی کێشەی تۆڕی چاو ئەبنەوە. ئەمڕۆ لەگەڵ پزیشکێکی تایبەت و پسپۆر باس لە دەستنیشانکردنی ئەو کێشانە و چارەسەرکردنیان ئەکەین لەگەڵمان بن ئەو دایک و باوکانی کە ئەو کێشەیەتان هەیە. قاتی کوردی شاڵ و شەپک نرخێکی زۆری هەیە و خاوەنی یەکێک لە جلوبەرگەکان کە لە باپیریەوە بۆی ماوەتۆ دەڵێت بە 100,000 دۆلاریش نایفرۆش. حەقی خۆیەتی هاکار جلوبەرگەکە لە باو باپیرانەوە ما بێتەوە هەرمێک بۆ ئەو بۆ یەک گەلیشە بێت بە چۆنەڵێ پاراستنی کولتورێکی کوردەواری بێگومان بۆنەوە هەندێک جار ئەم بابەتانە دەبێتە یادگاری باب و باپیر بە تایبەت ئەگەر نەوە لە دوایینەوە بتوانن ئەمانەت پارێز بن یعنی دەستا و دەست بکات وەکو خۆت وتت ینی ڕەنگە بۆ نەتەوەیەک بۆ شارێک بۆ ئەمانش دەبێتە شوێنەوار. بەڵێ ئەمێنێتەوە باشە. تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە پسوولەکانی کارەبا چۆن و لەکوێ چاپەکرێن. بەڕێبەراتی گشتی کارەبای سلێمانی چاپخانەیەکی بچووکی هەیە کە زۆربەی فەرمانبەرەکانی ئافرەتن لە ڕێگە ئەو چاپخانەی و پسوولەی هاوبەشانی کارەبای سنوورەکە چاپەکەن و خزمەتەکەن بەو شێوەیە. سەرڕای ئەوەی ئەم خانمانەیان کارەکەیان قورسە بەڵام دڵیان بە کارەکەیان زۆر خۆشە. دەڵێن کارەکەمان خۆش دەوێ لەگەڵ ئەو هیلاکەتی و مەشەقەتە ئێمە ڕاهاتووین. وڵای خەمجار بەلامانە تۆزێ ناخۆش بوو لەبەری ئەم جیهازە تۆزێ ئیشەکانی قورسە حیبرە و نەوتە و ئەنی ئیشەکانی قورسە بەڕاستی بەڵامی ترێ لەگەڵ یا ڕاهاتووین. ئەم چاپخانەیە وەکو هەر کارێکی تری تەکنیکی کە ئەکرێت مەترسی خۆی هەیە. ئێمە کاری ئەو چاپە ئەکەین کارێکی تەکنیکێکی چڕوپڕ و وردە مەترسی هەیە ئەگەری پەنجە قرتانن ئەگەری زۆر شتی هەیە کە لە لاوەکی لێ و کارەساتە و لێ بقەومێ بەڵام کاری ئەم چاپە کارەکەی ئەوە تەکنیکێکی وردە بەپێی ئەو ئەم شتانی کە بۆمانە چاپی ئەەکەین ئەبێ وردەکاری زۆری لەگەڵا بکەین و لە شێوەی حیبر و لە شێوەی تەبعی و لە شێوەی هەموو شتێکی تەکنیکێکی جیاوازە لە هەموو ئیشەکانی فەرعەکانی تر و دائیرەکانی تر جیاوازە چکو ئەمە ئیشێکی عەمەلیە ئیشێکە ڕۆژانە ئێمە وەکو کرێکار ئیشی تیاکەین هیلاکێکی زۆری هەیە زەحمەتێکی زۆری هەیە ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە هەڵ ئەسێ بە کۆمەڵێک کارێک کە ئیشی دوو کرێکارە لەم شوێنەیە.
ئێمە قەسیمەی کارەبای ماڵان چاپەکەین، سجیل دروستەکەین، سجیل و دروستکردنی و تەبعکردنی و چاپکردنی و تەجدیدکردنیشی وەرەقە و سجیل و دەفتەری ڕۆژانە و کاری ڕۆژانە و ئەوەی کەیتر بەڕێوەبەراتەکان ئێمە پێویستیان بە یەک وەرەقە هەبێ ئێمە بۆیان چاپەکەین. خۆی سۆڤان بە بڕوای من یەکەم مەترسی بۆ سەر هەر میلەتێک کاتێک کە مەترسی لە ناوچوونی یاخود کاڵبوونەوەی هەبێ کارکردنە لەسەر زمان و لەسەر کللتوری ئەم ملەتە، ینی بۆیە پێویستە بە تایبەت ئێمە وەکو کورد چونکە تاوەکو ئێستا وڵاتێکمان نییە، تایبەت وڵاتێک بە ناوی کوردستانێ ئەگەرچی هەرێممان هەیە لە با بڵێن باشووری کوردستان، بەڵام پێویستە پارێزگاری لە زمانمان بکەین، ینی لە زۆربەی شوێنەکان زمانی کوردی مەترسی زۆری لەسەر دروست بووە بەوەی کە ئەو پارچەی کەوتوتە سنووری هەر وڵاتی کاریگەری ئەم وڵاتی لەسەر بۆ نمونە لە باکوور تورکیا کاریگەری زۆری لەسەر لە ڕۆژئاوا زمانی عەرەبی لە ڕۆژهەڵات زمانی فارسی، بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک باشترە، ینی ئەگەر بێت و ئێمەش بەڕاستی بە هۆشیاری و مامەڵی لەگەڵ نەکەین ئێمەش مەترسیمان دەکەوێتە سەر. زانی ئێمە مەترسی چیمان لەسەر ئێمە مەترسی ئەومان لەسەر لەلایەن ئەو دایک و باوکانەی کە ئێستا شانازی بۆکەن کە مناڵەکەیان لە جاتی بڵێ دایکە با بە بەیانی باش بڵێ گود مۆرنینگ ئەگەر ئەوەی وت ئەڵێ مناڵەکەی من زۆر باشە. ئێمەش مەترسیەمان لەسرە ئەبێ کارێکی جدی لەسەر بکەین. جا باسی ڕۆژهەڵاتی کوردستانەکەین کە ماوەیەک لەمەوە بەریش بوو کە مامۆستا زارا لەسەر زمانی کوردی تەنانەت بەندیش کرا لە ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ دەستپێکی پشۆکەی هابین کە دەستی پێکردووە وانەکانی فێرکردنی ڕێنووس و ڕێزمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان گروتینێکی زۆر زیاتری بە خۆیەوە بینیوە و خەڵکێکی زیاترە چون فێری زمانی کوردیە بن. ئەنجومەن و مامۆستا خۆبەخشەکان لە شار و شارۆچکەکان و وە گوندەکان هاوڵاتیان فێری خوێندنەوە و نووسین بە زمانی کوردی دەکەن، پێشوازێکی زۆریش لەم هەوڵانە دەکرێت. دەیان مامۆستای خۆبەخش لە شاری بانە و دەوروبەری سەرقاڵی وتنەوەی وانەی ڕێنووس و ڕێزمانی کوردین. ئەوان لە ئەنجومەنی نۆژین بە خۆبەخشی کار دەکەن و دەیانەوێت لە وەرزی پشووی هاوینە کەڵک وەرببرن و خوازیارانی زمانی کوردی فێری ڕێنووس و ڕێزمان بکەن. ئەنجومەنی نۆژین ئەنجومەنێکە کە واقعەن خۆبەخشانە مامۆستایان وانەبێژانی تایەکە خۆبەخشانە دەرسەڵێنەوانێ دەرسی زمانی کوردی. بەڕاستی زمانی کوردی حیفەتیا بچێت، ئەبێ هەوڵی بۆ بێن چۆن زمانی کوردی زمانی دایکمانە، زمانی بنەماڵەمانە، زمانی نەتەوەمانان، زمانی نیشتمانمانە. دەنگی فەتحا باشە. ئەنجومەنی نۆژین ئەنجومەنێکی کۆمەڵایەتی و کەلتوریە و لە هەموو شارەکانی پارێزگای سنە لقی هەیە. ساڵانەش سەدان کەس لە گەورە و بچووک و ژن و پیا و فێری زمانی کوردی دەکەن. لە ماوەی زیاتر لە 15 ساڵدا نۆژین و ئەنجومەنە هاوشێوەکانی توانیویانە خزمەتێکی گەورە بە زمانی کوردی بکەن و پێشوازیەکی زۆریشیان لێکراوە. زمان کۆڵەکەیمانەوەی نەتەوەکەمان و بەرەخترین میراتێکە کە بۆمان ماوەتەوانن. من خۆم وەک دایکێک هەمیشە و بەردەوام دڵگرانی ئەوە بووم کە بۆچی نابێت تاک بە تاکی کۆمەڵگا فێری ڕێنووس و زمانەکەی خۆمان ببن، پێی ئاخافتن بکەن، لەگەڵ مناڵەکانیانە بە زمانی دایکی خۆیان قسە بکەن، بیان دوێنن. خوشحاڵم زۆر بۆم جێی شانازیەکەوەی کە بەم جۆرە چالاکیم کردو و خەباتم کردووە لە پاراستنی زمانی دایکیمانە. بەپێی دەستوری ئێران خوێندن بە زمانی کوردی قەدەغەیە، بەڵام لە دوو بڕگەی دەستوردا خوێندنی زمانی کوردی و دەرچوونی ڕۆژنامە و گۆڤار بەو زمانە لە ناو شارە کوردیەکان ڕێگە پێدراوە، بەڵام تاکو ئێستا هیچ یەک لەو بڕگانە جێبەجێ نەکراون و ڕێگریشی لێ دەکرێت. بەڵام ئەنجومەن و مامۆستایانی خۆبەخش نەوەخستاون و لە فێرکردنی ڕێنووس و ڕێزمانی کوردی بە هاوڵاتیان بەردەوامن. بۆ پیاسەکردن لە ناویا تەلەفۆنێکی بۆ بکات. بەڵێ هاکار بابەتێکی دیکەمان هەیە، ئەویش ئەوەیە کە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سۆران
دیدارێکی ساز کردو دیارەکە دیدارێکی شعریە و بە ناونیشانی لەوشەوە بۆ ئاسۆ کە چەند شاعرێت یا بەشداریان کرد تۆ زانەری زیاتریان بەڵێ بە هاوڵاتی وەکو سۆبان وتی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سۆران ئەم کۆڕی ڕێک خستووە 14 شاعیر تێدا بەشداریان کردو ئامانجی دیدارەکەش جوڵەیەکی ڕۆشنبیری و ئەدەبی بوو بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. لەو شەوە بۆ ئاسۆ ناونیشانی یەکەم دیداری شعری بوو لە سۆران. دیدارەکە لەلایەن بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سۆران ڕێکخرابوو. ئاشکردنەوەی شێعر و خوێنەر ئامانجێکی دیدارەکە بوو. بەبستمان لەو ساڵە چە زیاتر هەم گرنگیدان بە بواری شعر و ئەدەب و هەم ئەو چالاچە بکرێتە وەکو نێرێتی ساڵانە بەرفراوانی بکەین وای لێ بێت وای لێ بکەین کە زیاتر شاعێران کۆ بکەینەوە لێرانە بکەینە دیداری شعری بەرفراوانتری بکەین و هەموو شاعێرەکانی کوردستان بێک بناسین و وا بکەین زیاتر گرنگی بە بواری شعر و ئەدەب بدرێتن. یەکترناسین و پتەوکردنی پەیوەندی نێوان شاعیرانی کوردستان ئامانجێکی دیکەی ئەم بزاڤە ئەدەبیە بوو. ئیجابیاتی زۆری هەیە لەلایەک ئاشنابوونی نووسەرەکانە بە یەکتریکەوە مای خۆشحاڵی لەلایەک کۆبوونەوە و خودی باڵێن پرۆژەکە وەکو کۆبوونەوە لە ئێوارێکی وادا جوانیش تایبەتی هەیە لە باڵێن لە سەردەمە کە چاڵاشی ئەدەبی کەمتر بۆتەوە بەڕاستی ئێستا دنیای فەزای سیاست و ئیخباری سیاسی و هەواڵی ناخۆشە ئەو ئێوارە دانیشتانە پێم وایە پێویستن لەبەرەوە دەستخۆشیان لێکەم و شتێکی بەجێ و جوانە. لە یەکەم دیداری شعری ئیدارەی سۆران 14 شاعیر لە هەردوو ڕەگەز لە شار و شارۆچکەکانی کوردستان بەشدار بوون و ژمارەیەک لە ئەدەب دۆستانیش لەم ئێوارە دیدارەدا تێکەڵی نێودونیای شعری نوێ و کلاسیک بوون. پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا لە پاڵ لایەنە باشەکانی ئەدیب و شاعیرانی لە دیداری ڕاستەوخۆی خوێنەرانیان دوور خست بۆیەوە. سۆران لە یەکەم دیداردا ژمارەیەک لە شاعیرانی کوردستانی لێکۆ کردەوە. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. سۆڤان لەمە دووە هێوا شێوار زیاتر دەڕۆین بەرەو گەرمی ڕەنگە ئەمە مەترسی ئاگرکەوتنەوە زیاتر بکە وەکۆی هاوشێوی ساڵانی ڕابردوو دەبینن زۆر زار لە ڕێگە دەڕۆین ئۆتۆمبیلێک با بڵێن وەستاوە و ئاگری لێ بەرز دەبێتەوە یان لە ماڵەکان دەبین لە چێشتخانەکان هەمووی تووشی ئاگرکەوتنەوە دەبێت بۆیە ئەمە پێویستی بە هۆشیاری زیاتر هەیە بۆ ئەوەی لایانی کەم ڕێگری بکەین لەوەی کە ئەم ڕووداوانە زیاد بن یاخود ئەم ڕووداوانە کەم بکەینەوە وایە؟ بەڵێ جاجگە لەوە بێژگە لەوەی کە باسی گەرمی پلەکانی گەرما بکەین کە زیاتر بەرزەبێتەوە هەندێک جار هەندێک کێشەش هەیە بەهۆی ناوشیاری ئێمە و ڕوئەدا لە ماڵەکان بۆ نمونە مۆبایلێکمان دانین لە وەرگرتنی شەحن شەو تا بەیانی بەجێ هێڵین دواتر کاچینە دەرەوە لە ماڵەوە هەر مۆبایلەکە بین شەحنەکە دانین سەیرەکەیت کێشەیەک دروستە بێت و شۆرتێک دروستە بێت و کارەسات ڕوئەدات زۆر شتی دیکەشمان هەیە لەم نمونەیە بۆیە هەمیشە ئاگداری ئەو حاڵەتانە بن ئێمەش بۆی کە زیاتر وشیاری هاوڵاتیان بەرزترکەینەوە بە میوانداری مقدم سەرکەوت کاڕش وتەبێژی بەرگری شارستانی هەولێر دەمانوێت ئەمڕۆ باس لەو ڕووداوانە بکەین کە ئەبێتە هۆی ئاگرکەوتنەوە و تیمەکان چۆن دەتوانن فریای هاوڵاتیان بکەون بە خێرهاتن تەکەین سپاس بۆ ئامادەبوونتان سپاس دەکەین پێش هەموو شتێک ئەوە 6 مانگی یەکەمی ساڵ خەریکە تێ ئەپەڕێت دەمێ بزانم هیچ ئامارێک لە بەردەستی ئێوە هەیە لە 6 مانگی یەکەمی ساڵە تا چەند هێزەکانی بەرگری شارستانی فریای ئەو ڕووداوانە کەوتون کە ئاگرکەوتنەوەی تیا بووە و کۆنتترۆلیان کردووە و چەند حاڵەتی ئاگرکەوتنەوەش هەبووە. بڵێ بەناوی خۆی گەورە لە ماوەی ڕابردووی ئەم ساڵ بن لە سەرەتای ساڵە و تاکو ئێستا نزیکەی 700 ڕوودا و لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە بە هەموو خەزا و ناحیەکان و بە دەوروبەریشەوە. بۆ ئێمە ڕێژەکە لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازی هەیە بەڕاستی ینی ئەمە جێگای دڵخۆشیە دەتوانین برێم بە ڕێژەی لە سەدا دا کۆی ڕووداوەکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دابەزیوە. ئەمە چیمان پێ دەڵێت ئەمە پێمان دەڵێت کە هوشیاری و جێبەجێکردنی ڕێنماییەکانی بەرگری شارستانی
پەرەی سندووە لە ناو هاوڵاتیان و هاوڵاتیان گرنگجی پێدەدەن کە ئەمە وا دەکات ڕووداوەکان کەمتر بێتەوە مەترسیەکان کەمتر بە هەمان شێوە قەبارەی زیانەکان چ گیانی بێ چ مادیش کەمتر بێتەوە ینی ساڵانی ڕابردوو لە 6 مانجی ساڵ نزیکەی 1000 ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوویدەدا بۆ نمونە لەو ماوەی ئەگەر لە ساڵانی ڕابردوو 20 هاوڵاتی بە کۆی ڕووداوەکان گیانی لەدەستا بێسە 10 هاوڵاتی گیان لەدەستدەدا ینی ئەمانە زیاتر تون و تۆڵکردنی هۆشیاریە و گرنگجیدانە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ ڕێنماییان باشە مقدم سەرکەوت پرسیاری ئەوە بکەین ینی دیارترین ئەو هۆکارانەی کە دەبنە مەترسی ئاگرکەوتنەوە ئێوە بێگومان لە ناو حاڵەتەکاندان و ئەزمونێکی زۆر باشتان لەو بابەتەیە چ هۆکارێکە زیاتر ئەو مەترسیانە دروست دەکات بەڵێ خۆی هۆکارەکان جیاوازن بەڵام بە پلەی یەکەم کارەبا ڕۆلی سەرەکی هەیە بە تایبەت لە هەموو وەرزەکانی ساڵ وەرزی زستان زیاتر هاوڵاتیان بە کارێنانی سۆبای نەوتی و هیتەری کارەباوی و ئەمانە زیاتر ئاگرکەوتنەوە ڕوودەوە لە وەرزی هاوین زیاتر شۆتی کارەبا و سەرچاوە نەوتیەکانن چ بەنزین بێت چ غاز بێت چ گاز بێت ینی جیاوازن هۆکارەکان بەڵام بە ڕێژەیەکی زۆر ئەمەش دەتوانین بڵێم ئێستا باڵانسەکەی گۆڕیوە پێشتر زۆرترین ڕووداوی ئاگرکەوتنەوە کە ڕووی دەدا شۆرتی کارەبا بوو ئێستا نزیکە خانی خەریکە سەرچاوە نەوتیەکان نزیک بۆتەوە لەم ڕێژەیە ئەمەش زیاتر بەکارێنانی هاوڵاتیانە لە بەنزینە لە گازە لە غازەوە بەداخەوە ڕێژەی مردوانیش بەهۆی سەرچاوە نەوتیەکان و ئەو مادانێک کە بەکار دەهێنرێت زیاتر بووە لەگەڵ کەواتە ماوەی ڕابردوو هەنگاوی دیکەتان لە پێشە بۆ شیاکردنەوەی هاوڵاتیان لەو بەکارهێنانی ئەو کەرەستانی کە پێویستی بە سەرچاوە نەوتیەکانەکە بەکاری ئەهێنن بێگومانەوە هۆکارێکی سەرەکیش ئەمە کە ئێمە وەکو بەرگری شارستانی لێکۆڵینەوەمان کردە زیاتر نزمی کوالیتی ئەم سەرچاوە ئەم مادانەیە ینی ئەمە ڕۆڵێکی سەرەکی دەبینی بە تایبەتی لە بەنزین و لە گاز ینی پێشتر بە ڕێژەیەکی کەم مۆریدە لە گەڕەکەکانە سووتە ئێستا ڕێژەکەی زیاتر بوو ئەمە بەهۆی ئەو خراپی کوالیتی غازەکەی کە ڕێژێکی زۆر غازی تێدایە ئەمانە بە بەردەوامی ڕوودانی لە چەند ڕۆژ ڕابردوو سەیری ئامارێکم کرد ینی بەڕاستی ینی جێگەی نیگەرانی بوو لە ماوەی 15 ڕۆژ ینی نزیکەی 2 هەفتە 15 ئۆتۆمبیل سوتاب ینی بە معادلی ڕۆژانە دەکا ئۆتۆمبیلێک بەڵێ بێگومان لە ناو هەولێریش لە سنتەری هەولێریش ئەم ڕێژەیە ئێزگار زۆرە ینی ساڵانی ڕابردوو بەم ئاستە نەبوو لە 2 مانجی وەرزی ساڵ زیاتر تووشی سووتانی ئۆتۆمۆبیل مانجی دەتوانم بڵێم مانجی 7 و 8 زیاتر ئەوە کە چەقی گەرمیەکەیە کە لە سنووری پارێزگای هەولێرەیە و ئۆتۆمبیلەکانیش زیاتر کە دەسووتان ئۆتۆمبیلی تەکسی بوو بەڵام ئێستا ئۆتۆمبیلی تایبەتیش ئۆتۆمبیلی گەورە و بچووکی زیاتر ئاگر دەگرێ و دەسووتێت باشە تایبەت بە باڵن زیاتر ئەمە پرسیارە پەیوەستە بە خانمانی ماڵ زیاتر کاتێک خۆیان لە ماڵەوەن لە چێشتخانەیان لە مەطبەخ با بڵێن تووشی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە دەبن باشترین یا خێراترین کار کە بیکەن چییە؟ بە تایبەت لە ینی ئەمە وەکو وڵاتانی تر نینە بڵێن هەمومان لە شوقانیشتە جێبن و لە باڵەخانە و سیستەمی بەرگری شارستانی هەبی ئێمە زیاتر لە خانووەژین و سربەخۆین ئەمانە کۆمەڵێک ڕێنمایی و مەرزی بەرگری شارستانی هەیە دەبێت هەموو خاوەن ماڵ ینی کەسی یەکەمی ماڵ جێبەجێ بکە من پرسیارێک دەکەم لە ئێوە بەڕێز کاممان گرنگجیمان بە ئامێرێکی ئاگرکوژێنەوە داوە کە لە ماڵەکەی خۆمان دامان نابێ خۆی لە ناو سیارەشە بێ زۆر جاریش تووشی ڕوبەڕووی لێپێچینەوەی یاساییە بن کە لە ناو ئۆتۆمبیلەکانیش نییە جایەوەی کە لە ماڵ بێگومان کاممان لە ناو ماڵەکانمان ئامێرێکی ئاگرکوژێنەوەمان داناوە ئافرەتەکەی ماڵمان خۆمان ڕاهێنابێ کە چۆن بەکاری دێنی ئەگەر ئاگرێک بکرێتەوە زیاتر لە سەداسی ساڵانە لە کۆی ڕووداوەکانی بەرگری شارستانی کە ئێمە نەک لە دەتوانم بڵێم لە هەموو پارێزگاکانیارم سووتانی ماڵە ئەمە ڕێژەیەکی زۆرە دەبێ بزانین ئەو نەوتەی هەیتمان لە ماڵەوە لە چێ دامانناوە ئایا لە بەردەستی منداڵانە نزیکە لە منداڵان یان لە سەربانە هاوینان پێویستە دابپۆشرێ ئەمتان چێم ڕاستە خۆ لەبەر تیشتی خۆر نەوێ یان غاز قنینەی غاز بە هیچ شێوەیەک لە ناو چێشتخانە دانەنین ئەمانە هەمووی
هۆکارە کە دەبێتە هۆی سووتانی ماڵ و زیانێکی زۆر بە ماڵات. بە هەمان شێوە ئەو ئامێرە کارەبایانێکی ئێمە لە ماڵ بەکاری دێنینێنە ئێستامە سپلیتمان هەیە. تۆ ئەگەر لە ماڵ دەردەچی کارەبای نیشتیمانی نەماوە مۆلی دەبێگومان سپلیتەکەیش ناکە دەبێت لە دوای خۆسرکێتەکە بهێنێ خوارەوە ئەگەر کە تۆ لە ماڵ نەبی کارەبای نیشتیمانی هاتەوە سپلیتەکە پێ نەبێتەوە ئیژ نەکە ینی ئەمە هەموو بۆ سەلامەتیە زۆر جار جێبیستیەوە دەبندەری وەڵای کاکە من سپلیتی هەرەوهایە ناکوژێنەوە و دەڕۆم لە مارش چ نەبووە بەڵام یەک حالە دروبدا ئەوانەی ڕابردوو هەموو لەبیر دەکەن وایە ئەنی بێگومان سپلیت شێوازی بەکارهێنانی خۆیە هاوێنان تۆ نابێت لە وەرزی گەرما بە فولی بەکاری بێنیبی کێ هەشدا یان 16 ینی ئەمە لە مانتۆرەکە بە هیچ شێوەیەک لە دەرەوە تۆماتیک ناکرد کە تۆماتیکی نەکرد بە بەردەوامی کاری کرد هەر شۆرتێکی کارەبای بچووک ڕووبدە بێگومان ئاگر دەگرێت. باشە جەنابی مقدم ئەوەی کە گرنگە وەکو سپاسگوزاریش سپاسی تیمەکانی بەرگری شارستانی بکەین کە ماندوونە ناسانە ترگیانی خۆیان لەسەر دەستی خۆیان دانەوە کاتێکە ماڵێک ئاگری تێبەرە بێتیان ئۆتۆمبیلێک ئاگری تێبەرە بێتیان جاریوە ناو بازارێکی با بڵێن ملیە زۆرجار ئەو ڕووداوانە ڕۆیانداوە بەهۆی تزوی کارەبا دەمەوێت بزانم تیمەکانی بەرگری شارستانی جگەلەوەی کە ئەو ئەرکە ئەکەن هیچ ئەرکێکی تریان پێڕاست پێدراوە بۆ نمونە خولی تیئۆتی بکەنەوە بۆ کەسانی دیکە بۆ هاوڵاتیان لە فەرمانگەکان بێت لە پەیمانگاکان بێت لە قوتابخانەکان بێت بۆی کە خەڵ زیاتر هۆشیار ببێتەوە ئێمە هۆبەیەکمان هەیە لە بەڕێبەرایەتیمان هۆبەی مەشق و خولەکان ئەم هۆبەیە بە بەردەوامی خول بۆ هەموو ئەو شوێنانە دەکاتەوە بە تایبەت کە هاوڵاتی تێدا نیشتەجێیە یان تێدا کاری دەکات ئینجا ئەم شوێنە حکوومبی تایبەتی بێ بازرگانی بی هەموو شوێنەکان دەگرێتەوە ئێمە ساڵانە لە وەرزی خوێندن لە باخچەی ساوایان لە قوتابخانە سەرەتاییەکان ناوەندی و ئامەد بگرە کۆلیژەکانیش تیمەکانمان دەردەچوون ڕاهێنان و مەشق و خول بۆ هەموو ئەو کارمەندانە دەکرێتەوە ئەمە بۆچی ئەمە بۆ ئەوەیەک بتوانێت لە ئاگرێکی سەرەتایی بتوانێت چۆن مامەلە لەگەڵ ڕووداوەکە دەکات خۆی زۆربەی ئەو ڕووداوانێک کە ڕوودەدا لە ئەنجامی نەزانین و هەڵسوکەوتکردنە لەکە لە سەرەتای ڕووداوەکە ڕوودەدا ئاگرەکە لە دەستیان گەورە دەبێت و زیانەکان ئێجگار زۆر دەبێت ئێمە ڕووداو هەبوو بۆ ڕووی داوە کۆگا بە تەواوی سوتاوە لە کامێرەکانی چاودێری وەرمانگرتو ینی کارمەندی لێوە نەیتوانیوە بزانێت ئەو سندوقی حەریقی کە لە دیواری هەیە ئاوی تێدایە نەیزانیە بەکاری بێنێت و سەرەتا چونکە هەموو ئاگری کە ڕوودە سەرەتا بچووکە اینجا گەورە دەبێت کە گەورە بوو لە کۆنتترۆل دەرچوو ئیدی قەبارەی زیانەکەی زۆر گەورە دەبێت خولەکان بە بەردەوامی دەکرێتەوە مەشق و ڕاهێنان بە هەموو ئەو کۆمپانیایانەش دەکەین کە ئەو ینی هاوڵاتی تێدا وەکەرتی گشتی حکوومیەکانیش کە ئەو فەرمانگانەی زۆرترین کارمەندی لێبێت یان بە خۆیان داوا بکەن لە ئێمە کە ئێمە خولیان بۆ بکەینەوە مەشق و سمیناریان بۆ ئەنجام بدەین بێ بەرامبەر هۆبەی مەشق و خولەکانی ئێمە مەشقان پێ دەکەن. پرسیارێکی دیکە دەربارەی دەغڵ و پاوانەکان ینی ئەمەش زۆر زار دەیبینین یان دووبارە دەبێتەوە دەغڵ و پاوانەکان تۆزێک دوورە دەستیشن ڕەنگە بە ئاسانی بەرگری شارستانی پێی نەگا بە خێرایی وەکۆی کە ڕووداوێک لە ناو شار ڕوودەدا ئەمان چی بکەن باشە بۆی لەم ڕووداوانە بە دوور بن یاخود کاتێک کە ڕوشیدا با بڵێن ئیتر ئەمە ڕوویدا لە دەست دەرچوو ئێمە هەموو ساڵێک پلانی وەرزی درێنەمانەیە ئێستا ئۆتۆمبیلەکانی ئێمە لە یەکی پێنجەوە 12 تیممان هەبوو دابەشمانکردن بەسەر هەموو ئەو شوێنانەی بە تایبەتی بنکەی بەرگری شارستانی لێ نەبوو و ئەم ساڵ ینی جیاواز لە ساڵانی پێشتر کە ئێمە ینی خۆمان تیممان دەنات بە نمونە دەماناردە شەماک و کانی قرژالە و جەژنیکان و بەحرکە و دارە شەکران و سەیدان و ئەم شوێنانە هەموو تیممان لێ جێگیر دەکرد بەڵام ئەو ساڵ ینی جێگای دڵخۆشی بوو هاوڵاتی بە تایبەت مختاری گوندەکان یان لە ڕێ ئەنجومەنی گوندەکان خۆیان پەیوەندیان بە ئێمە دەکردیان گوت ئۆتۆمبیلمان بۆ بنێرن ئێمە دوروێنە دەکەین یعنی ئەمە تو لێکدانەوە بۆ ئەم بابەتە بکە هۆشیاری هاوڵاتی گەیشتە چه ئەندازە و چه ئاستێک یان تەلەفۆنیان بۆ ژووری 115 دەکرد عملیاتەوە ژووری عملیاتی ئێمە دانووس تیمێکەیە لە کانی قەرژالە دەمانەوێت ژمارەی کارمەندەکانمان بدەنێ کە لەوێنە بۆی ئەگەر ئاگرێک کەوتەوە ئێمە زوو پەیوەندیان پێوە بکەین بەڕاستی ئەمە بۆ ئێمە ئەم ساڵ ینی شتێکی جیاواز بوو و تیمەکانمان تا ئێستاش ماون و
تا 15 حوت سەحبیشیان ناکەن و نیانجێڕینەوە هەتا مدیر ناحیە و ئەنجومەنەکان خۆیان ینی وەرزی دروێنە بە تەواوی کۆتایی دێت دوای وەرزی دروێنش کە دروێنەکرا بێگومان ئەمە قەسەر هەیە وە کوتینی قەسەر و کا هەیە کە ئەمانش مەترسیدا لە بۆ گرگرتن نزیکەی حوتە ینی هەفتەیەک تا 10 ڕۆژی ئۆتۆمبیلانە دەمینێنەوە بۆ ئەوەی ئەمانش پارێزرابێت هیچ ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕوونەدا ئەم ساڵ تا ئێستا هیچ حاڵەتێکی سووتانی گەورەی دەغڵودانمان نەبووە وەکو سنووری پارێزگە چەند حاڵەتێکی بچووکەوە بەڵام بەم ئەندازەیەنە بۆ کە زیانێکی زۆری هەبێ برازوتیارەکان بەرهەمی 1 ساڵیان بفەوتێ. سپاس بۆ خواکەوایە و دەستی ئێوەش خۆش بێت کە گیانفیدایانە هەمیشە یارمەتی هاوڵاتیانەدەن لە هەر کاتێکە لەو دۆخەیە بن پێویستیان بە ئێوە. سپاس بۆ مقدم سەرکەوتکارڕەش ئەوتە بێژی بەرگری شارستانی هەولێر کام بەیانێ میوانی ئێمە بوویت. اینجا نەک تەنیا لە ئاگر ئەمانە لە ئاویش ینی ڕۆڵیانەی کاتی لافا و ئەو بابەتانەش بەڕاستی هەر دەیان بینین و ڕۆڵیان کاریگەرە دەستان خۆشماندوو نەبن. هاتینە سەر ئەو بابەتەی کە شیک و شەپک شەپک و شەل و شەپک واتە مەبەستی هەر جلو بەرگە کۆمانێکە دەرێ کورە مەزرعە مەزرعە قاتی شاڵی بادینی ئەبێ پێی بترێت شل و شەپک شاڵ و شەپک هەر بۆم نایەت لەزا خۆ دەڵێن فیستیڤاڵی تایبەت بە جلوبەرگی شەڵ و شەپک بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێوە چووە چەندین جۆری جیاواز لە شەل و شەپک نمایشکراوە ناسێنراون. بەڵێ جا ئەو جلوبەرگانە بەشێکی زۆریشیان کاری دەستین هەندێکیشیان ئەوەندە گرانن چونکە کاری دەستیان ڕەنگە نرخەکەی بگاتە $2500 بەشێکی شەیەکەوەی کە ئەمڕۆ خۆمان لە سەرەتا باسمان کرد هەر نایفرۆشێت هەر ئەڵێ ئەگەر 100 میلیۆنیشم بەنێ هەر نایفرۆشم. جا جلوبەرگی یەکێک لە بەشداربووان کە تەمەنی شەل و شەپکەکەی 7 ساڵە دەڵێت کە ئەوتە دەدەفتەرەکە دەدەفتەریشم دەنێ نایفرۆشم چونکە لە باو باپیرانیەوە بۆی ماوە. ئەvە قمۆش مەڕەزە مەرەز ئەسڵیە ئەvە بێژنەی خەمری و ئەvە خرش و لێ دەستەیە بەرهەندێ و سوامێگەراون فروش قمۆشی فەرق بگۆڤێلبەرتەی هەیش 8 وەرەقە حتا 10 وەرەقە وەڤانەژی هەی مەسەلەن 8 وەرەقە 10 وەرەقە 25 وەرەقانە نوکەڤەیل بەر من ئەvە ئەمرەوی هەفتێ ساڵایە هەفتێ ساڵە هاتیە چیکردن ئەvە بۆ پیرە من بوو ئەvە دایە هەدیە بۆ من بێگۆبێ نوکە ئەساڤە نۆفرۆشم 10 دەفتەرۆژی چەند جورت جلوبەرگێت ڤیشەل و شەپکی هەناکۆین چێت کە ناوێت وان چینە ئەگەر بوومە بەحەز يدهين سنوعا يدهين معمل وتيكل ومرس هذا تقريبا حتى يصدر مرحلة حتى تشيبت هذا تقريبا أمون بيفا تقريبا هيفك حتى بدلقي تشيبت هاکاریەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە بۆ دایکان و باوکان ئەوەیە کە خەمی ئەو تیشکەمانە کە لە شاشەی ئامێرە زیرەکەکان بەردەم و چاومان ئەکە بە تایبەتی لە چاویشە هەر نەک بۆ مناڵانیش بۆ هەر هەمومان من بۆ خۆم جاری وایە ناچارم کە زۆر مەشغوڵە بم بەڵام هەر بیرم لەلایەوە تیشکە شاشە ئەلکترۆنیانە چەنە بێ کاریگەری لەسەر چاومان هەبێت. زۆر زار من وام لێ دێ بەڕاستی بەس یەکسەر بیر لەوە دەکەم بە تایبەت کاتێک شەو درەنگە گڵۆب دەکوژێنی و مۆبایلەکە لەدەستە یاخود ئایپاتەکە لەدەستە ناچار دەبی یەکسەر بیر لەوە بکە لایتی مۆبایلەکەت یان ئایپاتەکەت بە تەواوی کزی بکە یاخود کەمی بکە لەسەر ئەم بابەتە دکتۆر هەڵوێست دەگزانیاریمان پێدەدات. دکتۆر هەڵوێست تۆ ئێستا لە تەلەڤیزیۆن مۆبایلیان لاپتۆپەکەتەوە سێریە بەرنامەیە دەکەیت لەوە زیاتر مەجای تیانە مەگەر کامێرەمانەکەی ئێمە ڕاستەوخۆ سیرمان بکات بەبێ ئامێرێکی ئەلکترۆنی بە درێژایی ئەو کاتەی من قسە دەکەم تیشکیشین لە ئامێرەکەی بەردەمتەوە دەردەچێت و دەدات لە چاوت لەوانەیە بڵێ جا چییە؟ یەک تۆز لە ڕووی فیزیایە بۆت باز دەکەم کە چیە دواتر باسی کاریگەریەکانی لەسەر تەندروستی دەکەم. هەر تیشکێک شەپۆلەکەی درێژ بێت ئەو وزەی هەڵی گرتووە کەمە. تیشکیشین لەو شەپۆلانەیە کە کورتە بۆیە دنیایەک وزەی پێ کە تیشکێک بەو هەموو وزەیەوە بەرچاو و جەستەت بکەوێت کاریگەری گەورە بەجێ دەیەڵێت هەر لەبەرەوەشە کە ئەوەندە کێشەمان هەیە لەگەڵ ئەو تیشکەشینەی لە مۆبایل و تەلەڤیزیۆن و لاپتۆپەکەتەوە دەردەچێت. بابەسی ئەو گۆبنەتان بۆ بکەم کە
ڕووناکی ئامێر ئەلکترۆنیەکان لە جستەماندا دەینێنەوە. یەکەم کاریگەری لەسەر خەو. بەرکەوتنمان بە تیشکی شینی ئامێر ئەلکترۆنیەکان لە شەواندا سووری سروشتی خەولێکەوتن و هەستان لە خەومان تێک دەدات. هەروەها ناهێڵێت جەستە میلاتۆنین دروست بکات کە هۆرمۆنی خەوە، چونکە وا لە مێشکمان دەگەێنێ کە جارێ نیوەڕۆیەوە زۆر بۆ خەوتن. کە مێشکمان ئەمەی وەرگرت و میلاتۆنینی کەمتر بەرهەم هێنا، ئیدی زرت و زین و دەبینەوە و خەومان دەزڕێت و تا درنگانی شەوە ڤیدۆی تیکتۆک بەڕێ دەکەین. دواتر کە دەشخەوین، خەوەکەمان خەوێکی کوالیتی باش نابێت و بە ماندووی هەڵدەستی. جگە لەمەش کەمبوونەوەی بەرهەمێنانی هۆرمۆنی میلاتۆنین بەرگری جەستەماندا دەبەزێنێت و کاریگەری نەرێنی لەسەر تێکچوونی زیندە چالاکی جەستە و تەنانەت توشبوون بە شێرپەنجەشەیە. دووەم، تێکدانی تەندروستی چاومە. زۆر سیرکردنی ئامێر ئەلکترۆنیەکان واتە بەرکەوتنی زیاتری چاومان بە تیشکی شین، ئەو تیشکەی کە ئێمە کێشەمان هەیە لەگەڵیدا. ئەمەش چاومان وشک و ماندوو دەکات، بینینمان تەڵخ دەبێ و چاویشمان سوور دەبێتەوە. سێم، تێکدانی سووری ژیانمان. جگە لە سووری خەو، سووری بایۆلۆجی و کاتژمێری جستەمان بەهۆی ئەم تیشکەوە سەری لێ دەشێت و کارەکانی بە سوورێکی ڕێکوپێک ناکات. هەر کارە و لە کاتێکی نەگونجاودا دەکات و هەر هۆرمۆنە و لە کاتێکی نەگونجاودا دەردەدات. چوارە، کاریگەری لەسەر منداڵان. منداڵان لە هەموو کە زیاتر بە تیشکی شینی ئامێرەکان کاریگەر دەبن و لێکۆڵینەوەکان دەڵێن ئەو منداڵانەی زۆر بەرەم تیشکە دەکەون نەک هەر کێشەی خەویان هەیە، بەڵکو چونکە لە تەمەنی گەشەدان مێشک و ژیریشیان تێک دەچێت و ڕفتاریشیان دەگۆڕێت و لاسار دەبن. بەس هەموو ژیامان پڕ بووە لە مۆبایل و شاشە ئەلکترۆنی. چی بکەین بۆ ئەوەی ئەم زیانانەی باسم کرد ئێمە نەگرێتەوە؟ پێش هەموو شتێک یەک کاتژمێر پێش چوونە سەرجێگا مۆبایل و ئامێرەکان لابۆ بیکە بە یاسای ژیانت کە لە کاتی خەودا مۆبایل بەکار نەهێنیت. لەبریەوە هەستە خۆت بشۆ، کتێبێک بخوێنەرەوە، جلی بەیانیت بۆ دەوام ئامادە بکەیان، هەر شتێکی تر بکە کە دوور بێت لە تەکنۆلۆژیە. دووەم، کە شەو دێت مۆبایلەکەت بخە سەر ڕووناکی شەوانە. چیەکەی؟ دەچیتە سەر سێتینگی مۆبایلەکەت وە پەنجە بنێ بە نایت شفت ئەگەر ئایفۆن بەکاردێنیت، یاخود نایت لایت ئەگەر ئامێرەکانی ئەندرویدت پێ. ڕاستە و خۆ شاشەی مۆبایلەکەت زەرد دەبێت. ئەمە بۆ ئەوەیە بە شەودا تیشکی شینت بەر نەکەوێت، واتە لە مۆبایلەکەی خۆتدا ئەمە هەیە. خۆشت یەکسەر کە ئەوەت کرد هەست دەکەیت کە ئێستا ڕووناکیەکە بۆ چاوت زۆر خۆشترەوە، مرتاحتری وە زۆر بە ئاسوودەیە توانی سێری مۆبایلەکەت بکەیت. سێم، ئەگەر خۆت چاوت دابەزیوە هەر چاویلکە بەکاردێنیت، ئەم جارە کە چاویلکەکەت گۆڕی بە چاویلکە سازەکە بڵێ کە لێنسێکت بۆ دانێ کە ڕێگری لە ڕووناکی شین دەکات. ئێستامەی من کە لە چاومایە ڕووناکی شین فیلتەر دەکات. بۆ نمونە هەندێک جاریش لەوانەیە بە چاوتان بکرێت کە ڕووناکیەکە بەر چاوی من دەکەوێت، لێرەش ڕووناکیەکی شین دروست دەبێت، واتە ناهێڵێت ڕووناکی شین بچێتە ناوە بۆ چاوی من. ئەوانەشی کە خۆیان چاویلکەیان بۆ نەنووسراوە، وا باشە کە چاویلکەیەکی فیلتەری شین بکڕن و لە چاویکەن. لە کاتی زۆر بەکارهێنانی مۆبایل و لاپتۆپەکانیاندا دەتوان سوود لە چاویلکەکە ببین، واتە ئەگەر ڕۆژارش بەکاری نێنن لەو کاتێک کە دەزان کارێکی زۆریان بۆ مۆبایلەکە هەیە یاخود بە لاپتۆپەکەی دەتوانن بیکەنە چاویان و بەم شێوەی من فیلتەری ڕووناکیە شینەکە دەکات. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ ملەیەک. دکتۆر هەڵوێست بابەتی زۆر باشی باس کرد و زانیاری زۆر باش و وردیشی خستە ڕوو، بەڵام لەگەڵ ئەوەشامە پێویستمان بەوەیەکە لەگەڵ دکتۆرێکە پسپۆر بێت سەبارەت بە وردەکاریەکانی نەشتەرگەری تۆڕی چاو بە تایبەتی لە مناڵان و زیاتر سەرەتا باس لە هەندێک کێشاکەین لەو مناڵانەی کە زوو لە دایکە بن، تووشی کێشەی چاوە بن، جا دواتر ئەچێنە ئەو بابەتانی دیکە، چکە ئەمە نەخۆشیەکە زۆر ئێستا هەیە. بۆیە لەگەڵ دکتۆر زاناغەنی چەلەبی پزیشکی پسپۆری ورد لە نەشتەرگەری تۆڕی چاوی منداڵان گفتوگۆکەین. بەخێر هاتی سەرچاوان دکتۆر. بەخێر بێ کاکتۆر، زۆر سپاس. کاکتۆر لەوە دەست پێ بکەین ئێستا زۆری بە تایبەت منداڵە تازە لە دایکبووەکان دەبینین تووشی کێشەی تۆڕی چاو دەبن و تووشی نەشتەرگەری دەبن. بۆچی وایە ئێستا؟ سەرەتا پێشەچی وەکو تۆڕی چاو ئەمە دەبێ بزانین ئەوە پەردەیەکی تەنگی پێکە و ناوپۆشی ناوچاوە کە بە پرسیارە لە بینین و ئەو شانە و خانانەی تایە کە نیشانەی ئەلکترۆنی دەگۆڕێ و دەیدا بە مێشک بۆەوەی ببینن. سەرەتا منداڵ کاتی دروستبوونی تۆڕی چاو لە ناو سکی دایک گەشەکەی تەواو نابێت، گەشەکەی تەواو دەبێت پاش لە دایک بووم. ئەوانەی ئەو منداڵانەی کەوا لە دایک دەبن و کێشیان لە چلۆ نیوە کەمترە یاخود
زووتر لەدایک دەبن لە سی هەفتەیی لەدایک دەبن لە سی چوار هەفتەیی لەدایک دەبن ئەوانە پێویستیان وە بەوەیە کەوا داخل بکرێن لە خەستخانە سینجیان تەواو نییە ئۆکسزیینیان دەدرێتێ لەبەر نەفەس و لەبەر سینجیان ئەو ئۆکسزیینە زیادە کە ئۆکسزیینەشی چڕە و پڕە وا دەکاتن کە گەشەی تۆڕی چاو ڕاوەستی لەبەرەوەی ئۆکسزیینەشی زۆر دەدرێتە جستەکە گەشەکە ڕادەوەستی کاتی کە نەخۆش یا منداڵ لە ناو حەزانە دەردەچی ئۆکسزیینەکە ڕادەگیرێ لە ئەنجامدا جستە یان تۆڕی چاو بەبێ ئۆکسزیین دەبینێت لە ئەنجامدا مەجموعەیەک مولولەی خوێن و خوێنبەر و خوێنهێنەری ناتەن دروست دەبێت بۆ ئەوەی تعویزی ئەو کەم ئۆکسزیینە بکاتن ئەو مولولە خوێنانە هەمووی لیک دەکات شلە دەڕژێنێت لە ئەنجامدا دەبێت هۆی دروستبوونی پەردە ئەو پەردانە ئەگەر لە خلالی 2 ڕۆژ چارەسەر نەکرێتن ئەو کاتە منداڵ تووشی دالکان و لێکترازانی و ئینفیسال شەبەکێ دەبیتن تۆڕی چاوی دادەکێ دەبێتە هۆی کۆربوون. باش دکتۆر چی بکەین دەستنیشانی نەخۆشی تۆڕی چاو لە منداڵان بکەین چۆن بتوانین بیدۆزینەوە منێکە شارەزایم نیە بەچی بزانم منداڵەکەم تووشی کێشەیەک بۆ لە تۆڕی چاویە ئێستا وەکو منەظەمەی عالەمی سەحەی عالەمی هەر منداڵێک ئەو دوو نیشانەی تێدا بێت منداڵ لەدایک و چێشی لە چلۆ نیوە کەمتر بێت منداڵ پێشوەخت لەدایک بێت ئەو دوو زۆرە دەبێت سکرینی بۆ بکرێت یعنی دەبێت پشکنینی بۆ بکرێت لە تۆڕی چاو لە خلالی 30 ڕۆژ دوای لەدایک بووم پێدەوێت پشکنینی یەکەمی زۆربەی جار منداڵ پێویستی بێک پشکنین دەبێت بۆی بزانی ئەم تۆڕە تەواوە یان تەواو نییە وەرزگاری بکەیت لە کۆرەبوون ئەو نقطەیە زۆر گرنگە یعنی ئەو ئێمە چارەسەری ئەم نەخۆشیە دەتوانین بە تەنها دەرزیەکی ناوچاو کۆتایی بە مۆزوعەکە بینین یعنی دکتۆر مەترسیەوەی هەیە کە ئەو منداڵە چاوی لە دەست بدات بۆ هەتایە بەڵێ ئەگەر ئەو پشکینە نەکرێت دوای 30 ڕۆژ لەدایک بوون ئەگەر نەخۆشیەکە نەدۆزرێتەوە ئەو منداڵە چاوی کۆر دەبی ژیانی خۆی بە کۆرەی دەبات سەری بەڵام ئەگەر پاش 30 ڕۆژ ئەو پشکینە بۆ بکرێت نەخۆشیەکە بدۆزرێتەوە تەنها بە دەرزیەکی ینی زۆر هەرزان و زۆر ینی هیچ تێسۆکی تێدا نابێت دەتوانانی چاوی ئەو نەخۆشە ئەو منداڵە ڕزگار بکەی و ژیانێکی طبیعی و بە چاوی خۆی بباتە سەر باشە بەڕێز دکتۆر زانایان ئەمە لە منداڵان وەکو ڕوونت کردەوە بەم شێوازە دیاری دەکرێت ئەی لە گەوران کێشەی تۆڕی چاو ئەمان چۆن دیاری دەکرێت ینی هەست پێ دەکەی ئازاری هەیە بیننت جیاواز دەبێت چۆنە تۆڕی چاو لە گەوران زۆربەی کات نەخۆشی شەکرە بە زۆری دەبێتە هۆی تێکچوون و داڕمانی دیواری مونولەکانی خوێن و خوێنبەری تۆڕی چاو لە ئەنجامدا دەبێتە هۆی لیکاندن و نەزیبوون و ئەمە بە کوردی خۆمان پێ دەڵێن جەڵتە لە ناو شەبەکێ هەر نەخۆشێک شەکرەی هەبێت 5 ساڵ بەسەر نەخۆشی شەکرەی داچوو بێت هەر وەکو چۆن لە منداڵەکە گوتمان دەبێت پشکنینی بۆ بکرێت ئەو نەخۆشانی شەکرەش کە 5 ساڵ بەسەر نەخۆشی شەکریان دادەڕوە دەبێت ساڵانە بەلای کەمی جارێک تۆڕی چاوی خۆیان بپشکنن لەبەرەوەی لە بیدایەت دیتن باشە ئێمە کە تەمەشای دەورە پشتی خۆمان دەکەین بە سنتەری تۆڕی چاومان تەمەشا دەکەین ئەوەش لە کاتێکی درەنگ تێک دەچی بەڵام لە دەورە پشتەکەی تۆڕی چاو نەخۆشیەکە بەدەردەکەوی بە پێشەوەی ئەمە چاومان تێک بچی پێشەوەی چاومان ڕێنبی پێشەوەی چاومان زەعیبی پێشەوەی هەست بە تێکچوونی دیتنەکەمان بکەین هەر نەخۆشیێکی شەکرە 5 ساڵ بەسەر نەخۆشیەکەی دا تێپەڕی پێویستە پشکنینی ساڵانە بەلای کەمی ساڵ جارێک پشکنینی تۆڕی چاوی بۆ بکرێت باشە دکتۆر بابینە سەر و بابەتێک کە هەمومان ڕۆژانە لەگەڵی مامەڵاکەین ئەوش بەکارێنانی ئامێرە زیرەکەکانە بە تایبەتی مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەر ئەگەر بۆ ئەو کەسانی کە فەرمانبەرن و کاریان لە پشتی و سیستەمانەوەیە دکتۆر تەکنیکێک هەیە بۆ نمونە لە دوای کارکردنێکی زۆر ئێمە ئەنجامی بین بۆی کە پشوێ بدا بە چاومان بۆ دانیشتنی زۆر بوانێک کە ئینزلاقیانەیە پشتیان نازارێت لە 2 سەعات جارێ هەستە پیاسێ بکە سەعاتە جارە پیاسێ بکە بۆ چاومان چی هەیە بیکەین ئەو کات تاوان ئێستا شاشە بەکارهێنان زۆر بووە وش پێشان نەمایە مثل ئێستا وەخت خۆی نەخۆش داهاتە کەنەما لە بۆ دوور ینی کێشەی هەبوو ئێستا زۆربەی کات نەخۆش داوای دیتنی نێزیک دەکات بە تایبەتی ئەو کەسانی کە لە 30 ساڵی بەسەرەوەنە ئەمە بابەتەشی کرا بەڵام بەکارهێنانی شاشە لە منداڵ و لە گەورە زۆر بووە ینی منداڵیش لە خوێندن لە قوتابخانە بەکاری دێنی
لە ماڵەوە مەسەن بۆ یاریەکان بەکاری دەهێنرێ و گەورەش لە کاتی ئیشکردن هەر پێویستی بە لاپتۆپ و ئایپاد و کۆمپیوتەرە ساعتەکانی بەکارهێنان و ڕادانیشتن بەرامبەر شاشە زۆر بووە. مەسافەی شاشش مەسافەی نێزیکە بەکارهێنانی ماوەی نێزیک مەسافەی نێزیک لە چاو دەبێتە هۆی گرژبوونی ماسوولکانی ناوەی چاو لە ناوەوەی چاو ماسوولکە هەیە کە گرژ دەبێتن بەوەی ئەتوت لە نزیک ببینی. ئەو ماسوولکان ئەگەر هاتو سعاتێک بەسەری داچوو ئەتوو ئەو مەسافەیەت بەکارهێنا کە گرژ بوو دوایە تااقەتی نامێنێت یعنی هەر وەکو هەر ماسوولکەیەکی ناو جەستە مەسەن تو تەسەوری وە بکە مەسەن سعاتێک علاگەکەت لە ناو دەستت هەڵگرتیە و دەڕۆی ئەو ماسوولکانی دەستت هەمووی گرژ دەبی و ماندی دەبی تااقەتی نامێنێت چاویش ئەو ماسوولکانی تێدای و ئەوانش تااقەتیان نامێنێت ئەمن بەڕاستی لە خۆشەکانی خۆم دایمە لە ناو عیادەکەمان دایم دائما نيو ساعات زارك ساعتك زارك أتو 5 دقيقة دبي إسراحتي بدأ يتساوت نخرج دبرسي كو إسراحتي بدأ متساوم لكاتي دانشتن أجر أتو مثلا دانشت لسلميز وكرسي كل دوام رسمي دتاني 5 دقيقة تساوت قبات كيو قيسك بالك شيء إسراحتي بدأ يتساوت منظرة شي وات هبو مثلا منظرك تبو دتاني تمش راورد بدأ وتمشاي هورة شي دور بكي تمشاي منظرة شي دور بكي حتى قربوي أو مسافة أو ساعتين بكي كاتو تساوت لنزيك إشي كذا دەتوانێت بەلایانی کەم مەسەرەن بچی لەسەر ئاو دوم ساوت بشوی مەتەڵەن ئیسراحەتش بدەیت ساوت دوایە بێ و سەرکارەکانت مهمترین شت لە مەوزوعە پرسەرکردنی کارەکە یعنی ئەتوم 3 ساعت لە سێگری دامەنیشە مەتەڵەن ئەو ئیشانە بکەیت لە بەرامبەر شاشە بیکە ساعتێک زارێک 5 دقیقە ئیسراحەت پارچەی دەکەی ئەو کاتە تەمان وەکو دکتۆر باسی کرد لە پێشەوە بەکارهێنانی پلازمای شاشەی تایبەت بەکارهێنانی فلتەری و چاویلکەی تایبەت ئەوانە هەموو یارمەتی دەرە بۆ ئەوەی چاوەکان پارێزرێت هەرویستم ئەمە بکەمە پرسیار دکتۆر زانە ینی ئێستا زۆربەی ئیشەکان زۆربەمان مامەڵەمان لەگەڵ ئایپاد لەگەڵ کۆمپیوتەر ینی تەنیا ئەمانە نەبی بەشێکان ئەوانەی کە کاری کرێکاری دوکانداری دەکەن ئەمانیش ئێستا لە ڕێگەی مۆبایلەکان و مامەڵەیان بە جۆرێکی دیکە هەر لەگەڵ ئەم بابەتانە هەیە بەڕاستی بەکارهێنانی چاویلکە بەر لەوەی کە چاومان تووشی کێشەیەک بێ ینی من سەردانی پزیشکێکی بەڕێزی وەکو جەنابەت دەکەم دەڵم چاوم کێشەی نیە بەڕاستی بینینم هیچ کێشەی نیە بەڵام من ڕۆژانە زۆر لەسەر کۆمپیوتەر کار دەکەم زۆر مۆبایل بەکاردێنم هیچ شتێکەیە با بڵێن چاویلکەیەکی تایبەت هەیە بەوەی کە بتپارێزێ بەخۆی ئەمن زۆر جار لە خۆشەکانم پێیان دەم یعنی بەخۆی ملەتیمە کۆمەلگەیمە دژی چاویلکە دکتۆر من یەکێکم لەوانە ئافرەتەکان بە تایبەتی یعنی چاویلکە لە چاو ناکەم پیاوەکانیش عینەشی شەمسیش لە چاو ناکەم من برادرەکەم هەبوو ئەمریکی بوو هات ڕۆژێک سەردانمانی کرد لە کوردستان گوتی شتەشی غەریب دەبینم لەو وڵەتەی پیاسەی کرد و گەڕا و سوڕا و هەولێرێک گوتم چییە گوتی ئەو ڕۆژێنگۆ نیوەی ئەو ڕۆژێنگەوە ئەو قووەتەی ڕۆژینگۆ هاوین بوو ئەو کاتی کات لەکن من نییە بەس ئەتوو لەسەر زادەی کەسی نبینی عینەکی شەمسی و عینەکی ڕۆژ دژ بە خۆر لە چاونەکە کەسی ئەو ڕۆژە بەخۆتەوە ئەو خۆرە بەخۆتەنگۆ کەسیش لە چاو ناکاتن سەر زادە ملەتەکە دژیتی یعنی ئەو سەقافەیان نییە بەخۆی چاو ئۆرگانێکی داخلیە یعنی مەسەن وەکو جەرگ و وەکو گەدە و وەکو دڵ ئۆرگانێکە لە ناو جستەیە ئەوەی دەیپارێزی تەنها پێشی کراوەتەوە تەنها تەبقەیەکی تەنشی فرمێسکە دەیپارێز یعنی کو ئێستا تو زگت بدەڵێنی زەرگت بکەوە لەسەر زادێ بڕۆی چاویژە هەیە پێشی چاوی کرایتەوە بەڵام ئۆرگانێکی داخلیەوە ئەوەی دەیپارێزی تەنها تەبقەی تەنشی فرمێسکە تەبقەی تەنشی چەوریە زۆر پێویستە ینی ئەگەر هیچ عیبت نەبی چاویش زعیب نەبی ئەتو چاویەکەی دژەخۆر بەکاربینی بەلای کەم کاتی کە دەچێەوە دەرەوەی ماڵ پێویستە ئەتو چاویەکەی فلتەر بەکاربینی ئەگەر تو تعامل لەگەر شاشەی دەکەیت بۆ ماوەیەکی دوور درێژ ئەوانە ضرورە بەڕاستی لە بۆ ئۆرگانێک کە تو ئۆرگانێکی داخلی ئەسڵەن و لە کەش و هەوای دەوراپشت بیپارێزی باشە دکتۆر یەک پرسیارم هەیە گەر بە کورتیش وەڵام بیتەوە هەندێک قەترە هەیە وەکو چۆن کرێمی شێدارکەرەوەی دەست هەیە دەستی پێش شێدارەکەیتەوە پێستی پێشێدارەکەی بۆ چاویش هەمان قەترە بەکارهێنرێت ئایا پێویستی بە ڕاوێژی پزیشکە وەکو جەنابتان بینەلاتان داوا بکەین قەترەمان بۆ بنووسری یان خۆمان ئەتوانین لە هەر دەرمانخانەیەک بەکاری بێنین و ئاسایی و چەند جارێکیشە بێ بەکاری بێنین ئەمن بەڕاستی دژی بەکارهێنانی قەترەمە سەربەخۆ ینی چونکە هەموو قەترەکان مەوادی کیمیایان تێدایە مەوادی حافزیان تێدایە و زۆر کەسیش هەیە حساسە چاوی بەرامبەر ئەو مەوادانە و ئەگەر شتێک پێویستیش نەبی زیادەکەشی وەچی کەمەکەیە مەسەن زۆر کەس هاتیتە لام گەنجە هاتیە قەترەی فرمێسک بەکاردێنی دەڵێم لەوە بەکاردێنی دەڵێ وەڵام من لە بۆ چاو خاوێنکردنەوە بەکاردێنم
ئەمن دەمێ بزانم یعنی بزانین چاو خاوێنکردنەوە جسم بەخۆی دەیکە یعنی ئەتو کاتی کە چاوت قەپال دەکەیەوە ئەمە پێ دەڵێن بلینک یعنی ئەوەی تروکاندین چاو ئەتو کاتێک لە خلای دقەت بەبێەوەی ئەتو ئاگال دەبی 10000 کە چاو دەتروکێ ئەو چاوت غەسڵ دەکرێت ئەو فرمێسکەی خۆشت هیچ شتێک نییە تعویزی کاتەوە لەبەرەوەی فرمێسکی خۆمان لە زستان نوع پێکاتەچ هەیە لە هاوین نوع پێکاتەچ هەیە بە شەو نوع پێکاتەچ هەیە بە ڕۆژ نوع پێکاتەچ هەیە یعنی ئەتو ئەگەر بتەوێت قەترەی فرمێسکی بەکاربینی وەکو فرمێسکی خۆت دەبی احتیمالە 100 قەترە لابی حتا ئەتو تعویزی فرمێسکی خۆت بکەیت بەڵام فرمێسکی خۆت هەیە فرمێسکی خۆت معاملەکەی ئیش دەکات ئەتو ئەکاتی کە فرمێسکی لە دەرێت بتێ دەکەی ئەتو بە معاملەکەی خۆت دەری ڕاوەستە یعنی مێشک یازی ناداتە معاملەکەی فرمێسکی خۆت دروستکە کە بەهایەکە و قیمەتەکەی هیچ شتێک تعویز نابتەوە یعنی ئەو دژە تەنانەی کە لەناو فرمێسکی خۆت هەیە لە هیچ قەترەی سناعی نییە ئەمە کاتێک فرمێسکی سناعی بەکاردێنین لە بۆ نەخۆشێک فرمێسکی خۆی دروست ناوی نەخۆشی هەیە نەخۆشی مەناعی هەیە گەوەی گەیشتوتە تەمەنێک مەسەلەن جستەکان و ڕژێنەکانی ڕاوەستایە ئەتو دەتەوێت چاوەکە لە وشک بووم بپارێزی قەترەی دەدوسی لەبەوەی کە لە درەوە تێبکا بۆەوەی وشک نەبێت نەک ئەتو کابراایەکی گەنجی و هەموو ڕژێنەکانت ئیش دەکات هەموو ڕژێنەکانت ئیش دەکات ئەتو بچی دەژەتانی فرمێسکی دەدرێ بکاربین ئەمە بەڕاستی تەزیع ناکەم بە هیچ نەوەک بەبێ پرسی پزیشک هیچ قەترەک هیچ نەوە قەترە بکاربێت ڕاستی دکتۆر من زانیاری زۆر گرنگە زانیاری زۆر ئێستاوای هاتیوەکو شەکرۆکە ینی بەداخەوە ینی هەندێک دکتۆرەکانیش ینی فێر بوون مەسەڵەن نەخۆشێک دێتە سەردانیان دەکات هیچی نەبیتن ئەو قەترەی لۆ دەنووسن پێ بە نەخۆشەکەش تێدەگەین ئەو قەترەی تعقیمە یعنی تعقیمی چ مەسەڵەن تو چاو خۆی تعقیم دەکات بۆ پێویستیشی پێ نییە یعنی تو بالعکس زەرری دەدێ ئەزیەتی دەدێت ئەتو بە ڕۆژێنی کابرای دەلەی ڕاوەستە ئیش مەکە ێواش ئەوش دەپوکێتەوە بەڕێز دکتۆر زاناغەنی چەلەوی زۆر زۆر سپاس بۆتەوە بەم بەیانی لەگەڵمان بووی باشە بابەتێکی دیکەمان بابەتی فیستیڤالە بابەتی بەشداربوونی بەهرەمەندانە لەسەر ئاستی عراق بەهرەمەندان بەشدار بوون لە فیستیڤالێکی داهێنان لەژێر ناونیشانی قەڵای هەولێر بەهرەمەندان لە خۆ دەگرێت جا ئەو داهێنانە ئەم قوتابیانە کردویانەکە لە چوارچەوەی ئەو کێشانەدایەکە لە کۆمەڵگە هەن زیاتر لە 100 قوتابی لە زانکۆ و پەیمانگاکانی ناوخۆی هەرێمی کوردستان و عراق بەشداریان کردووە و بە داهێنانە نوێەکانی خۆیان دەیانەوێت تواناکانی خۆیان بنوێنن و ئێمەش لێرە بۆتانی نمایشەکەین. تەکنۆلۆژیایەکی نوێی دروست کردووە ئەوەندە زانیاری لە خۆ دەگرێت کە جگا لە خەڵکی ئاسایی قوتابیش دەتوانێت زانیاری لێوەربگرن. بڕوا داهێنەری ئەم تەکنۆلۆژیا نوێیە. ئەمە بخۆمان لە بیرۆکەماندا ئێستا ئەمەیان بینایە پاشە بینای دووەمماندانە بینای دوم عادی فیزیە بینای دەکەم عادی کیمیا سێم عادی ئەحیا ئەس دەمانێت وردە شتەکە ئەگەر حکوومەت بێهان کەسێک بتوانێت پشگیریمان بکات و سەپۆرتمان بکات دەتوانین شتی زیاتری شتا بکەین و شتی عملی دەستەی مرۆڤ لەناوی دەبتوانین بە شێوازی VR ئەم عملیات هەموو شتانە خەڵک بتوانین بە پراکتیکی بیکات. یونس ئەم تەکنۆلۆژیای تاقی دەکاتەوە کە لێم پرسیچی دەبینیت سەرسامی خۆی نیشاندا. هەستێکی چۆنە بەم شێوە شتێک تاقیەکەیتەوە تەکنۆلۆژیایکی نوێ؟ بەڕاستی شتێکی تازەیە هاتوون لێرە شتێک تاقیەکەینەوە دایانانێکە شتێ زۆر سەرکەوتووە هەموو معلوماتێکی تایە هەموو جۆرە تاقیکردنەوەیەکی تایە چۆن بڵێ شتێکە بینی کە تا ئێستا نەو بینیوە ئەتوانی لە شوێنێک لە ژووری خۆتا لە شوێنێکی سادە و بچووکە بچتە ناو زۆر زانیاریەوە. کێشە ژینگەی و تەندروستەکان سەرچاوی داهێنانی قوتابیان بوون و هەر یەکەو بە تەکنۆلۆژیایەکی نوێ چارەسەرەکەیان خستۆتە ڕەو. سابوونم بەکارهێنایە لەگەڵ ئاو تێکەڵم کردووەروەها لیمە و ئاوم تێکەڵ کردیا لە ڕێگەی ئەو شاشە LCD-ەوە نیشان دەدرێت ئەگەر بێت و شتەکان زیاد لە پێویست بەرز ببنەوە کە بە کەڵکی بەکارهێنان نێت لە ڕێگەی ئەو گڵۆپە سوورەوە کە بۆم داناوە ئاگادارت دەکاتەوە و هەروەها دەتوانی مۆبایل ئاپلیکیشن واتە بەرنامی مۆبایلی لەگەر کۆنێکت بکەیت بە دانانی سنسەرێکی وایفای لەسەری وهروەها ئەو پارەمیترانی کە لە پرۆگرامەکە بەکارهێنراوە بۆ پرۆگرامکردنی سنسەر وایفایەکە بەکاری بێنیەوە. داهێنانی جیاواز لێرە بەرچاو دەکەوێت و قوتابیانەی لێران لە سەراستی عراق بەشدارن زیاتر لە 20 زانکۆ و پەیمانگا لەژێر دروشمی قەڵای هەولێر داهێنەران لە خۆ دەگرێت بەشداریان کردووە.
ئەو داهێنەرانەی کە لە عێراقن و لە هەرێمی کوردستان بێن ئەو داهێنانەی هیانە پێشکەشیان بکەن تاکو ببێتە پاڵپشتێک و بێتە هاوکاریەک تاکو ئەو کەسانێک کە دەیانوێت داهێنانیان هەبێ بتوانن بێن داهێنانەکانی خۆیان لە پێشنگایەکی ئاوا پیشانی دەوروبەر بدەن. سەرچاوی ئەو داهێنانانەی کە ئەمڕۆ قوتابیان پێشکەشیان کرد ئەو پێویستیانن کە لە کۆمەلگای کوردی داهەن هەر پێویستیەک و هەر کێشەیەک لە ژینگا لە تەندروستی لە ئاو یاخودە و کێشانەی دیکەی کە پەیوەستە بە تەندروستی مرۆڤەوە لێرە داهێنانێکی بۆ کراوە ئەمان دەبنە دوا ڕۆژێکی پرشنگدار لە داهاتوودا کە لە 2 ساڵی خوێندن یاخود 5 ساڵی خوێندنیان لە پەیمانگا و زانکۆ توانیویانە داهێنانێکی نمونەیی پێشکەش بە کۆمەلگا بکەن. ڕێناز ساعەری کوردستان 24 هەولێر. بەم بابەتەی کە هاوکارمان ڕێناس ئامادەی کرده بوو کۆتایی بە پرۆگرامە هێنین. بۆ هیوایان قوتابیانی کوردستان بەردەوام لە سەرکەوتن و لە داهێناندا بن. سپاس بۆیەوە کە تاوەکو ئێستا بە دیاربیانی 24 و دانیشتن بە هیوایان ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەمووتان. بمێنن بە خێر و سەلامە. خواتان لەگەڵ.